وەڵا هاتووم لە بۆنەوە بنزین وەرگرم بنزین گرانە و بەرمان ناکەوێت ئەوە تا لە بەیانیەوە تا ئێستا وەستاوین ئێستا گەیشتونە دێرە ئێستاش تا نیوەڕۆ دوار بەرمان ناکەوێت وەڵا بگرە 4-5 سەعاتە وەسی ئارە وەڵا قوربانیان حەجی دەرناکە تۆ بتەوێ ینی پاشەکەوت بخەی بە کەلامی خوا فرسێ پاشەکەوتە ناکەوێت ئێستا من خۆم حاڵێن لە خەتی هەڵەبجێ تازە خەتی هەڵەبجێ تازە 2 سەفەر 3 سەفەر ئەڕۆی یەی تۆ ئاوا ئەبێت ڕۆژە تا نیوەڕۆ یان نیوەڕۆ تا ئێوارە سەرە بگری ئیجاد هەمووی پارەکە بێتەوە بە بنزینەکە وەڵا بە وەختە وەختی وایە 5 سەعاتە وەختی وایە 2 سەعات سەعاتێ وەسی بەس ئێستا وەتا ئەمە لە بەیانەوە وەساوین 5 سەعاتی تریش بەرمان ناکەوێت مەدەگە زەوقیە بێ بەرە وەڵا زەوقیە بێ هەر ئێستا کاتەوە بە 500 بەڵام نایکە حکوومەت خۆی خوێنی خەڵگەگرێت چۆن بنزینی بۆ هەرزانەکە خۆی ئاوەکە بە پارە داتێ ئاو ئەیتە چیەوێ هەر هەواکەی کردووە بە پارە وەڵاهی ئەمە دوێنێ ژاتین دوێنێ دوانی وەڕۆکەی هاتین هەتاوەکو نزیکی مەغری بانگی مەغریبیژە لە سەرا بووین چوونە و دیوە وتیان تەواو بوو نەما ئەوە وەزاکەیە جاری وایە 3 ساعت 4 ساعت لە سەرابی بۆ 6 لیتر بنزین 40 لیتر بنزین کەچی دوای بەش و ناکات یان نامێنە یان ئەو وەزاکەش بارگرانی جار لە هەموو ڕوویەکە دروستی کردووە مەحتە لەبی لە ئیش و کار و ناچی بەزدەم ئیش و کارەکاتەوە بێ مەجبوری بێ لێرە سەرە بگری مەحتە لەبی زۆریش لە هەموو ڕوویەکە تەسیریە بۆت بە تاکید مەیلی لێ بێتوانێ ئەرەوەڵا ئەتوانێت زۆر بە باشی ئەتوانێ هەرزانی کات بۆ لە جنوبا وایە لە کەرکووکە بە 450 ئەم دیوتر بە 900 بە هەزار بوو وایە هەر عینە شتە و یەک کۆمپانیایە و یەک نەوتە و یەک شتێک لەژێ ئەرزا دەریێت بۆ لێ وایە بۆ لێرە وایە ئەتوانێت بۆ ناتوانێت بەس نایکەن هەمووی چەتە و دز و مافیان ئەیانەوێ گیرفانی خۆیان تێرکەن و تێریش نابن هەرگیز سێ نابن ساعة حوتي بانيو ئێستا ساعت چەندە ساعت 10 بۆ 12 ئایا چۆن کەسابەت بکەین چۆن ژیان بەڕێ بکەین کرێچی بە 2 ماڵە لەسەر بێ بنزین بەو گرانیە بە 950 دینار 2 ملیۆن علوە قەرزارم کاری بەقاڵیەکەم لە حوتی بەیانی و هاتووم سەرم گرتووە ساعت 10 بۆ 12 زۆر بۆ پارەی بنزین هەرزانەکە دەرێنێ تا بنزینی گران دەری بێنێ ژیان وای لێ هاتووە مردن زۆر خۆشترە لەم ژیانە نەبەخوا دەری ناکاتەوە نەبەخوا هیچ ڕۆژێت تا ئەوەرە 10,000 پێ ناکەی